سڵاو هەندێک جار لە کاتی گفتوگۆکردنمانە لە بەرنمەیەک کە تۆماریەکەین و بەخشە بێت هەر لە ناو خودی و بەرنمەیە بیرۆکەی دیاردەی ترمان بووە لە ماوەی ڕابردووە بەرنمەیەکمان دروست کرد لەسەر بابەتی وێر کە خۆتەکەی بە شوێنێکە سەیرەکەی بۆ چاخواردنێ چووی تۆ پاری 15 چاتداوە ئیتر باسمان کرد کە کاریگەریەکانی بۆ سەر جیرفان و کللتور و ئۆچ لەناو بەرنمەکە پێشنیاریەوەمان کرا کە باز لەوە بکەین کە بۆچی لە وڵاتانە بۆچی لە کوردستانە ئەو بیانیە چاوشینە قش زەردانە هەموو بیانیەک ناهڵبەتە هەر لە خۆمانەوە جیاوازتر سەیریانەکەین و حرمەتی زیاتریان لێگرین و خاتریان زۆرەگرین و چوزانم یعنی بە جۆرێک لە جۆرەکان لە خۆمانیان بە مهمترە بینین کە ڕەنگ نییە وابێت جگەل لەوەی کە مرۆڤی هاوچەرخ و مرۆڤایەتی کۆکە لەسەرەوەی کە ئینسان مرۆڤێک لە سۆماڵ و مرۆڤێک لەو پەڕی دنیا لە پێشکەوتوترین وڵاتە لە کۆتاییە هەردووچان مرۆڤن و مافی ژیانکردنیان وەکو یەک وایە بەڵام ئەم ئینتباعە لای بەشێک لە میلەتان هەیە و لە کوردیشا بە تایبەتی کە کاتێک بەر بیانیە گەکەوین هەر لە خۆمانەوە خۆمان بچووکەکەینەوە لە بەردەمیا ئەو مهمەکەین لە کاتێکە ئەمە بیرکردنەوەیکی زۆر ناتەندروستە بەپی پێوەرە جیهانی مرۆڤ دۆستانەکان و بەپی واقعیش چکە ئەو بیانانی ئێمە لێرە پارەی تەکسیان لێ وەرناگرین و لە مەطعمەکانە وێریانەکەین و هەر لە خۆمانەوە بەڕویانە پێکەنین و ئەبین بە فەرشێک و بەسەرمانە بڕۆن بیرکردنەوەی ئەوان ئەوە نییە کە ئێمە ڕێزمان لێگرتوون ئەوان پێیان وایە کە خۆ بە کەمزانینی ئێمە هەڵبەتە ئێمە باسیەوە ناکەین خوانە خواستە بێڕێزی دروستکەین یا بێڕێزی شێرکەین لە ناو کۆمەڵگا بەڵام دەردی کوردەڵێ کاڵا بەقەر باڵا یعنی بەقەر خۆیان ڕێزیان لێ بگرین چۆن ڕێز لە کوردێکەگری ئاواش ڕێز لەوان بگرە پێمان خۆش بوو بەرنمێکی لەسەر دروستکەین کە پێم وابێ شایانی بەرنمەیە بە خۆشحاڵیەوە بە میوانناری دکتۆر خەسرە و جاف پێم خۆش نییە ینی تایتڵەکەت بڵێم بەڵام نووسەر و ئەندازیار و پەیکەرتاش و ڕۆماننووس و بە سوپاسی شەوە کە بە سوتفا هاتینە ماڵەکەتەوە بۆ تۆمارکردنیان بەرنامێ لە بڕۆی کەشوهەوای هەولێر ئەمڕۆ زۆر خراپ بوو جەنابیشت یەکێک بووی لە میوانەکانی تر لوتفێنوان و ئەم ئەرکەمان هێنایە ماڵەکەی تۆ بەڵام خۆشحاڵیشین بۆی کە ئەی بەستینەوە بە دیاردەکەمانەوە کە لە شاری هەولێرە ئەم ماڵەش هەیە کە ڕەنگە کەمترین کەس بینی بێتی ڕەنگە ئەم ماڵا گەر ماڵی چوزانم کەسایەتێک گەورەکانی دنیا بێ بۆ نمونە من لە ئەڵمانیا مەسەلەن ماڵی بتهۆڤن هەیە خۆی تر هەر شتێکی لەمە زیاترە بەڵام تۆ کاچی بۆ سەفەر بۆ ئەڵمانیا ڕەنگە یەکێک بێت لە ئۆپشنەکانە کە بچیتە ئەو ماڵەی و ماڵەکەی ببینی بەڵام پێم وابێ ماڵەکەی تۆ نەبووە بۆی کە ببێتە هێدلاینی لایانی پەیوەندیدار بۆی کە ئەگەر گەشتیارێکا تا وڵاتە بڵێ ماڵی فڵان نووسەری ئەمەش ئەمێ بەخێر بیت ئەم جارە ئێمە پەتۆڵی لە ماڵەکەی خۆتا بەخێر بیت سپاسێکم بەخێر بێت دکتۆر مصلح ئێروانی توێژەر جەنابیشە بەخێر بێ ئازێتێکی شا و داوای لێبوردنەکەین بۆ تۆزەکەم و کوڕی هیوادارم زۆر بە ڕاشکاوی دەستخیتە ناو ئەم برینەوە بۆمان کە ئێمەی کورد بۆ ئەو هەستکردن بە کەمیەمان هەیە لە بەردەمی بیانیە چاوشینە قش زەردەکان چکە ببوورەکەواڵێم ڕەنگە بیانیەک لەو مواسەفاتە لەگەڵ با بڵێن سۆماڵیە گەگەر ئەندازیار و یا پلێکی بەرزی ئەکادمیشی هەبێت ئێمە هەر احترامی چاوشینەکە بگرین بەخێربی جەنابیشت لە هەمووی ئەوەتر ناڵێم گرنگتر بەڵام لە هەمووی سەرنجڕاکێشتر کاک هەواڵ کازمە کە جەنابەت وەکو چالاکوانێک لەگەڵ مانای یعنی ئەڵەی خوا دروستی کردووی بۆ ئەم بەرنامەیە هەر بە ڤیددیۆکەی جەنابیشە دەست پێەکەین ڤیددیۆکمان دروست کردووە کە خۆی بەشێکە لە ژیانی ڕۆژانەی خۆی ئەمە ینی بەشێکی ژیانی ڕۆژانەوە ئەم تەنزەیەکە ئێمە دروستمان کردووە ڤیددیۆکمان دروست کردووە کە بە زمانی ئینگلیزی قساکە لە بازار چۆنی احترامی جیرێ کەیگا بە زمانی کوردی چۆنە بێت و هەروەها ئلیبێرت دێت مامۆستای خاوەن پێداویستی تایبەت لە کوردستان ئەویش خانمێکی بیانیە بەخێر بیت و ئەمەوێ ئەو پرسیارە لێ بکەم لە ناو بەرنامەکە کە ئایا تۆ چۆنی لە کوردستانە گوزارێنی و چۆنیش لە وڵاتی خۆت گوزەرانوتە
با بینەری ئەو راپۆرتە بین کە لەسەر جەنابە دروستمان کردووە دکتۆر کە راپۆرتەکەمان بینی تر وازە حەبێ کە بەرنامەکەمان باسی چیەکەین بینەر بن. بەرە ئەو مەتعەمە ڕۆین وەکو ئینگلیزێک خۆمە نوێنم خۆم پیشان ئێم با بڵێین و پارەشم پێ نییە. I'm from America. Let me take a video together. Okay. I don't have money with me right now. So, can I have a sandwich for free? No money. No money? No money. It's in the bank. No money Okay. right now. Can I have a sandwich for free? Okay. Thank you. Okay. Maybe 2 sandwich, 3 sandwich. No joking. Thank you so much. Thank you. Okay. The sandwich is ready. It's all ready. داوای دوانی تریشەکەم ینی 2 ساندویچی تریشە خۆم بە هەمان شێواز. واچینە ژوورە بۆ مەتعەمەکە یەکێک لە مەتعەمەکانە ئیتر بزانم چییە و بە حساب کوردم نیسە من لە کورد دەچم و بە زمانی کوردیش قساکەم. بێ زەحمەت کاشێرەکە لەکوێیە؟ سەلام عەلەیکوم چۆنی؟ من ئەمەوێ نام بخۆم پارەشم پێ پارە پێ بس يرجع حرام بيني مش عيب لك شويه صار عيب بينزل بقول ثاني شكل بارك يعني سپاس بگورم. دەستخۆش هەڵبەتاوە کورتەیەک بوو لەوەی کە ئەی مامانێ باسیکەین. دکتۆر جارێ لەگەڵ تۆ قسە ناکەم بەس ئەمە وەکو لە ڕۆژ زانستێکەوە دەستخۆش هەڵبەتە من دووبارەیەکەم و ئێمە ئەم بەرنامەیەمە بەسمان ئەوە نییە خوانەخواستە بێڕێزی بە خەڵکی بیانی بکرێ بەڵام هەموو ئینسانێ بەقەر خۆی یعنی ئەگەر تۆ قەرارە کەسێکی بەخشندەبی ئەبێ بۆ سۆماڵیەک و کوردێک و چوزانم عەرەبێک و ئینگلیزێک وەکو یەک بێ بەڵام ئەوەی کە گوزەرێ لە کوردستانە ئێمە ڕیسێرچمان کردووە بەڕاستی بەشێک لەو بیانیانەمان دوانووە بەڕاستی ئەڵێ مەسەلەن لە 10 جار کە سواری تەکسیە بم جارێکی پارە نایە یعنی کەس لێم وەرناگرێ ینی هەموو شتێ بۆ من چوزانم فریە ئەو شتە وەسیلەیانی ژیان یانی ئەم هەستکردن بە خۆ کەمزانین و مهم سیرکردنەی بیانیەکان چییە؟ کاکتەرون ڕەنگە تو دەتەوێت تەفسیری ئەوە بەوە بکەیت کە ئەوە دەلالەت لە هەستی خۆ بە کەمزانی خەڵکی کوردستانە لە بەرامبەر بیانی و بە دەرەجەی یەک کەسێک کە بە ئینگلیزی قسە دەکات کەسێک کە ئەوروپیە کەسێک کە قژ زەردی چاو زەردە وەکو خۆت دەڵێ بەڵام پێم ینی پرەنسیپەکانی کۆمەڵناسی وامان پێ دەڵێت کە ئەمە دەبێ وریابین لە خوێندنەوەی دیاردەکاندا ینی یەکسەر نین بەو حاڵەتی ببەستینەوە یەک لە حاڵەتی ئەوەیدا کە هەردوو ئەو شوێنەی کە کاکاڤاڵ چۆتە ژوورەوە هەمان شوێن نییە تامە بتوانین بیپێوین بڵێین هەمان شەخص دوو ئاراستەی جیاوازی نوان لە بەرامبەر دوو کەس کە خۆیان دوو ئەکتەری جیاواز یەک شەخص بوو بەڵام بە دوو ئەکتەری جیاواز ئەگەر مەسەلەن بە شێوەیەک ڕەنجی خۆی نواندبا لە یەکەم مکیازێکی باش ڕەنکردنی قژ و ئەوانە ئەو کاتەم ئێمە ڕەنگە بماتوانی بە ئەنجامگیریەکە بەو شێوەی بکەین کە جەنابەت دەڵێ بەڵام من ناتوانم باش هەڵبەتە ئێمە ئەومان وێنە گرتووە جینا وێنەکارمان زۆرترە لەوە تەجروبەی ئەوەشمان کردووە هەم کاژێرشی پرۆدیوسەر با بڵێن بۆ هەمان ئەو ڕێستورانتانەی کە کاگەڤاڵ چووە ئەوی ژۆک و کوردێک چووە ڕێزی لێ نەگیراوە ئێستا دێمە بەشی ئەو دوێت تۆ نمونەی تەکسەکانشی باش یعنی من ناتوانم ئینکاری بکەم بەڵام ناتوانم بڵێم ئەوە حاڵەتەکە وایە بەڕای ئێمە شتێکمان لەبیر نەچیت یعنی شتێک هەندێک عناسری کولتوری هەیە هەندێک ڕەگەزی کولتوری هەیە لە ناو ئێمەی کووردا ئەویش بەتەنگەوە بوونێکی زیاتر بۆ کەسی غەریبە زۆر جاران هەڵبەتە ئەم بەتەنگەوە هاتنە بۆ عەرەبیش نییە خۆ عەرەبیش لە کۆتایی هەر بیانی نییە ئەگەر قەرار بێمە
بەتەنگ یەکتریەوە بین و بەتەنگ برسێتی و چوزانم ئەو زروفانەوە بین کە گەشتیاری جێتە چوزانم گەشتیارە ڕێبوارە قەدەر هێناوێت ئێرە ئەبێ بۆ هەموو یەکسان بێ بەڵام بۆ عەرەبێک وانە من خۆم دایانجار لە ڕێستۆران توشتا جۆم لێ بووە کابرای ڕێستۆران لەگەڵ عەرەبەکە زۆر بەناشتینی قسەی کردو هەڵبەتە ڕاستە باباسیەوە نەکەین ڕیشەیەک و مێژوویەکی تۆزێ تاڵمان هەیە لەگەڵ دراوسێ عەرەبەکانمانە و سەدام حوسێن بۆتە هۆکاریەکەوی کە کامە بیرکردنەوەیکی تەندروست نییە بەهۆی سەدام حوسێنەوە ڕقمان لە هەرچی عەرەبە ڕەنگە بەشێکمان وابێ بەڵام بۆ ئەو بیانە بچوزانم فلیپینیەک تووشێ و حاڵەتە بێدە و بەدەنگەوە هاتنەی بۆ نییە قسەکەی ئێمە بۆچی لە بەردەمی ئەو بیانیانەی کە با بڵین بیانی ئیتر ئەوروپی و ئەمریکی و بەریتانی ئەوەن ئاوانیانی ئەمە چییە سەبەب تەندروستەوەکو مرۆڤ ئاوابین من ئەو قسەم نەکرد کە بڵێم بە هیچ شێوەیەک وانە ینی باسی بە هیچ شێوەیەک ئینکاری هەستی خۆ بە کەمزانی کورد ناکەم لە بەرامبەر ینی بە دڵنیاییەوە هەیە بەڵام باسیەوە دەکەم کە هەمیشە بۆ دیاردەیەکی دیاریکرا و یەک دیاردا دەکرێت خوێندنەوەی جیاواز بکرێت و هەستی خۆ بە کەمزانین لە بەرامبەر بێگانەدا و بە تایبەتی بەنسبەت ئەوروپی یان وڵاتی پێشکەوتوو ئەمە ئەو هەستەمان هەیە هەمیشە ئەوان بەپی زانستەکەی جەنابتان ئەبێ هەبێ دەوەستە نەکە لە ناو ئێمەدا لە ناو هەموو ملەتانی دیکەی کە بە مەرحەلەی کۆلۆنیالیزمدا چوونە یەک دوو ئەوانەی کە باڵێن شانازیی گەورە ئەو ملەتانەی کە شانازیی گەورەیان لە مێژوودا نەبووە هەمیشە حەست بە کەمی دەکەن لە بەرامبەر ئەوانی تردا وەکو چۆن ملەتانی دیکەش تۆ دەبێت لە چاوی وڵاتانی کەم ئەزمموی کۆلۆنیاکردنیان دیوە یعنی چه ئەمریکا چه ئەوروپا چه مثلا یابانیش هیچ حیساب بۆ ملەتانی دیکە ناکەن هەتەنات بۆ ئەمریکیش نایکەن ئەوە لە دەرونی واندا هەیە لە بەرامبەر ئەوەدا ئەو ملەتانی کە تەجروبەی کۆلۆنیالیزمیان هەیە هەمیشە خۆیان بە باشە زعیف و لاواز ڕوتەکە هەردوو ڕوتەکە تەندروست نین وە نیە بە پێی زانستیەکەی جەنابتان یعنی هەم ئەو ڕوتەش تەندروست نییە کە خۆت بە مهمتر بزانی و هەم ئەو ڕوتەش مهم باش نییە کە خۆت بە کەم بزانی بەڵێ جا ئەمە باسیەوە دەکەین کە ئەوە ئایا ڕاستەیان غەڵەتە شتێکە باسیەوەش دەکەین کە ئایا هەیەیان نییە بە دڵنیاییەوە ئەو دیاردەیە دەستخۆش لە ناو ئێمە وەکو زۆر ملەتی دیکەی دنیاشدا هەیە ڕەنگە لەلا عەرەبیش بەنسبەت ئەوروپی هەمان ئەو جۆرە لە تەعاملیان هەبی کە بینی باش دکتۆر پێش بەرنامەکە تۆزێک دوور لە ئەم دیاردەیە باسییان دێشتمان کرد ینی باسی ینی با بڵێن سەرتۆپی باسەکەمان ئەوە بوو باسی هینمان کرد ینی باسی نەبوونی کللتورمان کرد نەبوونی کللتورێکی قایم و ئەم کللتورە وای نەکردووە تاچی کورد بە جۆرێک ڕۆشنبیر بێ کە هەم خۆشی بناسێ هەم چواردەوریشی بناسێ یعنی سایمە کێشەکەی ئێمە لەوان نییە کە ئێمە ڕێز لە خەڵک برین خۆ چی لەوە خۆشترە نووسەرێکی گەورەی جیهانی بە بازارێکی کوردستان بڕوا بە سابوونکەران بڕواە بە تەیراوە و ئیسکانا بڕوا و احترامی لێ بگیرێ و بناسرێتەوە بەڵام کێشەکە ئەوە نییە کە بەپی پرانسیب ڕێز لە کەسەکە بگیرێ خۆ ئەو ڤیددیوانیە مە تۆمارمان کردو خۆ کەس نازانێ هەر بە ئینگلیزی قساکە خۆ کەس نازانێت چییە و ڕەنگە هەر کوردێک کە لە تەنیشتەوەیە PhD هەبێ دکتۆرای هەبێت چوزانم ئەو ڕێزەی لێ نەگیری ئەمە سەبەب چییە کە واین بۆ واین تۆزە پیاوێکی دڵپڕی گلێ و زۆرە لە بەرۆ ڕاشکاو پێم بڵێ ئەوەی کە جەناب دەڵێ دوو لاینی جیاوازە مەسائلی ڕۆشنبیری شتێکی ترە ئەم حاڵەتی ئەم برادەرە شتێکی ترە باش ئێمە چ بمانێ و چ نەمانەوێ شەرقین ڕۆژهەڵاتی باش ڕۆژهەڵاتی تەبیعەتێکی سەیری هەیە یەکەم ئەوەیە کە میوان نەوازە دووهەم ئەوەیەکەوە ئەوێ خزمەتی خەڵک بکە چوارەم ئاینە لەبیر نەچێ ئێمە چ بمانێ و چ نەمانەوێت بەشێکین لە کەلتوری ئاینی کە تیاداین ئەمانە فەقەراتن بەڵام ڕەنگە فەقەرەی گرنگ و ئەمانە نەبێ بەشێکی لە واقعەتی تفت و تاڵ لە هەمووی تاڵترەوەیەکەوە ئێستا ئێمەی کورد وەکوتم ڕۆژهەڵات چەندین ملەتە ئێمەش کوردیش بەشێکی لەو کۆمەلگایەکە هەیە کە پێڵن ڕۆژهەڵاتی باش بەڵام ئێمەی کورد ئێستا لامان وایە خۆمان
لامان وایەکەوە پێمان ناوەتە ژیانێکی سەردەمانە بەڵام تێفکرینەکەمان خرچ و کاڵە ئەو ئەحترامگرنی ئەو برادەرەی کەوا ئەجنەبیە یاوەکو چاوشینە یاوەکو پرزەردە یا هەرچی لەو بابەتانی کایە منێکی دوکاندار با بڵێ من دوکاندارێکم کابراایەکی وا دێتە ژوورۆ حەزەکەم خۆم بناسێنم زۆرتر حەز بە کەمبود نییە بە قەناعەتی من حەز بە خۆ بە دڵدانترە خۆ پێشکەشکردنە کە بەڵێ ئێمەش ئاگاداری ئێوەین ئێمەش لە دوورۆ ئێوە ئەناسین حتا یەک کەلیمە ئەنگلیزیش نازانێت ئەگەر یەک کەلیمە بزانێ بەکارێ بە یەک کەلیمە بەرامبەر ئەو براتەرە ڕەنگە تووشی ئەوەی هاتو بێ ئەمە ئەو بوارە ئەی باشە بۆ عەرەبێک وانە بۆ فلیپینێکی داماوانە بۆچی بۆ عەرەب ئەسڵەن بە پێچەوانەیە عەرەب ئەم کوردەکەی ئێستا خۆی لە عەرەبەکە بە باڵاترەزانێ بە باڵاترەزانێ لەبەر وەزعی ئیجتیماعی و کۆمەڵایەتی ئەو خوارە بەو شێوەیە کایبینێ لەیرە هەر نەبێ ئاسایشێکی نەتەواتی هەیە قسەکەی منیش ئەوەیە بۆچی ئەگەر قەرار بێ میوان دۆستی بێ و غەریب دۆستی بێ ئەبێ بۆ هەموو زمانەکان و بۆ هەموو ڕەنگەکان و بۆ هەموو دەنگەکان وەکو یەک بین بەس بۆوانی وتم فەقەرەیەکی بچووکی لاوازە کە یەکێکیان لەوەیە بەڵام لە ئەسڵی مەطلەبەکە ئەلعان تۆ بڕۆیتە ئینگلیز ئەو ساڵ هەندستان بە ئینگلیزیانەوە ساحب پیانەوە ساحب ئەو بنکڕێشتا ماوە لە دەرونی شەرقی هەمووە هێشتا ماوە زاتەن هێشتا ڕزگاری نەبووە لەوەی لە عمقیا لە قوڵایی دەرونیا مەوجودەکەوە ئەو ساحبە صاحب يعني استعمار يعني دەسەڵاتدار يعني خاوەنی هەموو شت ئەم کەریمە بڵاو بۆ تۆ لە ناو تەواوی ڕۆژهەڵاتە نەک تەنها هەندستان هێرش جزێک بووە لە ژێردەسەی ئیمپراتۆرەتی بەریتانی ئەوە کەڵتوورێکی ئستیعماریە کە ماوەتە لە عمقی ئێمە هەڵبەتە لە یاداشتەکانی بەشێک لە یاداشتەکانی مێجر چۆنە دیسان و ئەوە دووبارە بۆ ئەمە حەقیقەتە بەڵام مەسەلەی ڕۆشنبیری ئەوە بەدبەختیەکی ترە کە ئێمە باسێکی ئەگەر ڕۆشنبیری هەبێ ئەو برادرەوە خۆی بە بچووک نازانێت کە ئینگلیزێک ببینێ یا ئەمریکیەک ببینێ بە شێوەیەکی وا بزانێت کە ئەو لە ئەو باڵاترە مەسەلە مەرگی ڕۆشنبیریە لە وڵاتی منوتووە کە هیچ پاڵپشتێکی نییە نە دەوڵەت نە دەسەڵات نە حیزبەکان نە هیچ کەس پاڵپشتی حاڵەتێکی پرۆژەیەکی وایە نییە بۆ ڕۆشنبیریکەوە ئەو خەڵکە باش بتوانێت مامەڵە لەگەڵ حاڵەتێکی وا بکات وەکە حاڵەتی و برادەرە کەواتە دایکی تەواوی گرفتاریەکان نەخوێندەواریە باش نەخوێنەواری نەخوێندەواریە تەمان بۆچی نەخوێنەواری نێمە نەخوێندەواری بەو مەفاهیمەوە نییە کە من و تۆ منیش مەبەستمە بڵێ نەخوێندەواری وەکەوەی ینی کەلتوری خوێنەواری فێر بێ ئینسان پرۆژەی حیات فێر بێ باش بزانێکەوە مامەڵە بکە ئامەی کەوا نەزان مامەڵە لەگەڵ برادێکی وا بکەن لەبەرەوەی بەباشی خۆی ناتوانێت بناسێ خۆناسین سەرمایەکی حەقیقی هەر ئینسانێکە لە دنیای ئیمڕۆها سەرمایەی ئینسان حتا لە پەیوەندەکانی کۆمەڵایەتیە من ئەگەر خۆم نەناسم چۆن تۆ ناسم کەواتە خۆناسین سەرمایەکی حەقیقیە بۆ ئینسان ئێمە نە مامۆستاکانمان لە مەدرسە و قوتابخانە و ئەوانە نە کەسێکی تر ئێمەی چەشەی ئەم مەسائلانە کردووە نە مواسەساتێکی وایش هەیە ئێستا ئەوە تەقریباً بۆ 30 ساڵەوە کورد خاوەنی دەسەڵاتی خۆیەتی باشە کام مواسەسە هەیە کە باسی پرۆگرامێکی مەسائلێکی کۆمەڵایەتی بکە ئیجتیماعی بکە کە ئەو خەڵکە پەروەردەکە و بێنێ دکتۆر بە فرسەت ێزانم زۆر جارە و ڕخنەیەتە سەر ئێمە ینی هەڵبەتە مەبەست مام قسەیەکەم بەڕاستی
بە فرسەت یەشیە بێنم یەکەم ئێمە من و تۆ دەمێک یەکترێ ناسین و هاوڕین بەڵام بە فرسەت ێزانم لەم کاتە ئێستیغلالی ئەوە بکەم پرسیارێکە لێ بکەم ینی زۆر کەس هەندێک جار سەرزنشتی ئەماکە بۆی کە ئەرێمە کەی باسەیەوە باسیەکەن یەک دنیا مەشاشیری گەورە لە وڵاتە هەیە دووبارە و سەدبارەیەکەمەوە هەموو ئەو مەشاشیلانە دەیان هاوپیشە و دایان میدیایترەیە کە ئیشی لەسەرەکە ئەم بابەتانە ئەم دیاردانە گرنگ نییە ئیشی لەسەر بکرێ یعنی بەشێک لەو ناڕۆشنبیری کەیتر هەر تەشەناکە ڕۆژ بە ڕۆژ ئەوە نییە کە ئێسا میدیا بمانێ و نەمانەوێ شتێک کە دوود لەبارەی میدیا بەڵام ڕەنگە ڕووی شاشەی نەبێت لەبارەی میدیای ئێستاوە بەداخەوە کەوایە بەڵام ئەو فەراغە نییە کە میدیاش وای کردووە کە خەڵک ئەوەندەی تر بەرەو ناڕۆشنبیری بەرێ مامۆستا ڕۆشنبیری دایکی هەموو مەسائلێکە بۆ ئاسانکردن ناڕۆشنبیریش دایکی هەرچی موسیبەتەکان هەیە کە یەکێکان ئەوەیە کابراڵە من معاشم نییە تۆ ئەم قسانە چیەکەی دنیاکە دنیای عەدەمی ڕۆشنبیریە گرنگی بە ڕۆشنبیری نەدراوە تا بە ئێستا ئایا کاتی ئەوە نەهاتووە هەم دەوڵەت و دەسەڵات و حیزبەکان هەم خەڵکەکە خۆشی بکەوێتە فکری ئەوە کە کاکە تا ئێرە و بەس تا ئێرە و بەس لێگەرە با پرۆژە و بەرنامەیە دانێ بۆ حیات بۆ ژیان بۆ ئاسانکردنی گرفتاریەکانمان ڕاستەکەی وەزعی ئابووری ئەساسە بۆ ژیانی ئەمڕۆ بەڵام ڕۆشنبیری بەو شێوە وەکو بەرمەجە وەکو پلان بۆ ژیان زۆر زەروری ئەمە ئیشی من و تۆ نییە بەتەنە ئیشی دەوڵەتە ئیشی دەسەڵاتە ئیشی موئەسەساتە ئیشی حیزبەکانە ئەمانە نییە لە فکرەوە ئایندەی ڕۆشنبیری گشتی و تاک بە کورتی جواب بەرەو ئایندێکی مەترسیدارە چێگەروا بڕوە ئێستا نەک خەڵکەکە ئودەبا ساڵی کتێبێک ناخوێنێتەوە ئودەبا ئەمە گەورەترین گرفتە کە ئەم قۆناغە کە ئێمەی تیاداین نەخۆندنەوەی کتێب گەورەترین گرفتە لە منداڵێکی ئەوەنەوە خەریکی فەیسبوک و ئەنتەرنێت و نازانچی و ئەوەیە کتێبێک لە ساڵێک ناخوێندنەوە ئەوانەی مختصی خۆفێرکردن و خەڵک فێرکردنن خۆیگەی داخە بەڵێ ئەمە هۆکاری ئەوەیە کەیتر ئەم دیاردانە ئاوای لێ بە تاکید خوێندەواری لێزانین لە دنیای ینی دایک هەموو ڕێبازێکت بۆ تۆزی هەدا بەڵام ئێمە گرنگیمان بەوە نەداوە باش هەڵبەتە تۆزێک لامان نا بەڵام بۆم گرنگ بوو دکتۆر شوان هەڤاڵجان ببوورە من بۆ ناو خراپ تۆ وەکو گەنجێکی تۆزێک دژە باویش هەم ستایلەکە تۆزە دژە باوانەیە هەڵبەتە قوبوڵە بەڵامی تر وەکو باسمان کرد با تۆزێ واقعی بین هەم سەر و قژ و جۆری یعنی ستایلی ژیانێ بەگشتی تۆزێک دژە باوانەیە گەنجێکی دژە باوی چیەڵی لەسەرم دیاردەیە یا تووشی چی بووی لەسەرم دیاردەیە حەزەکەم خۆت قسە بکەی کاک دکتۆر و مامۆستا هیچیان نێشتەوە بوتن قسەکەنان تەواو ڕاستە بەس ویستم خاڵی زیاد کەم بۆ قسەکەی مامۆستا کە ئەم جیاکاریە تەنیا لە بەرامبەر ئەجنەبیەکان ئەنجام نادرێت لەناو خۆشمانە کەسێک کە ناوبانگی زیاترە یاخود پلەیەکی هەیە پلەیەکی حکومی هەیە ئەو شوێنەی کە بۆیە چێ ڕەنگە بتوانێت دە شوێنی ئاها بکرێتەوە بەڵام ساحیبی شوێنەکەڵێ تۆ ئایدی منی تر خواردنە قاوەیە یا چایە هە شتێکە ئەڵە تۆ ئایدی منی لە کاتێک ئەگە فەقیرێک بچێت کەسێکی کەم ناوبانگ بچێت و پێوەی دیار بێ مەلامیحی فەقیری پێوە دیار بێ ئەو خزمەتەی ناکە ئەو بەو شێوازە پێشوازی لێ ناکات و خاتری ناگرێت لە ڕووی مادی و ئەو شتانەوە شتێکی تریش هەتا پێم وایە هەتا تووشی ئەو شتانە نەبی هەتاکو کەس بەم ئەزمونەی منانە ڕوا نازانێت کە چ فەرقێک هەیە باش تۆ سۆشال میدیاکە یەک پارچەیەک لە تەنزەیە حەزیش ناکەم دیمەکە ئاواڵجیان ینی حەزەکەم نانە دڵنیا بێت سۆشال میدیاکەی تۆ یعنی پڕە لەو باسی کە ئێمەیکێ ئەزم جدی بەس مامۆساوتی لە هاوسۆزیەوەیە زیاتر من هاوسۆزی دانەوەی بۆ بکەین ئینکاریەوەی ناکەم بەس گوتم ئەوە
خوێندنەوەیەکی دی باش ئێستا ناوی دیکەت هینا کە دەکرێت جگە لەو دوو خوێندنەوەی دیکەشمان بڕاست تەنها ویستم ئەو خاڵە زیاد کەم کە هاوسۆزیە بەڵام زیاد لە حەد هاوسۆزیە معقول نییە من سواری تەکسیم لەبەرەوەی ئینگلیزم پارەم لێوە نەگرێ ئەی چۆن بەدەیان مەتامیسە ڕەنگە بمبینن دوای بێن کاتێکم لێ بکەن با ناو نێنم بەس لە زۆر شوێن مەسەلەن چمە ژوورۆ دوانسانی وەڵکەم لێەکەن ئێڵە منیش دەست نادەم بە ڕویانە مادەم حەستان لێ داوات بکەن فەرموو یعنی ئیسفادە لەم شتە کردووە زۆریش دکتۆر یانی ئێمەش منیش قژوشت درێژکەمەوە بەڵام بەخوا من ئەنی بەڕویای من هیچ جیاوازی من ئەچمەوە سەر فلیپینی شتەکە ینی ڕەگ کاک دەرون هیچ جیاوازیەک نییە لە بینی هیچ مرۆڤێکە بەگشتی ئێمە زیاتر گرنگی بە ئەوروپیە دەین پێم وایە باشترە کە ئینڤست لە کووردا بکەین لە کووردا بەرهەم بێنین نەک لە کووردا لەو شوێنەی کە خەڵکی خۆمانی تیاژی ئەو دیاردانە زۆرن من زۆرم بەسەر هاتووە و زۆر بێتام بوون یعنی پۆلیس من زۆر بە پێڕۆم ناهۆ لێرە باشە لە سلێمانی کە ئەمبینێ ئەزانێ ئینگلیزم کێشە نییە ڕێزی لێ ئەگرە بەدەمیشتۆ پێەکەنێت حارەسی شوێنەکە سکیوریتی هەچیەکە بەڵام بزانێ کوردم و بمناسێ بە جۆرێ بزارتەکە من دوێن لە پارک بووم نای پارکەکە نایانم بەس کە چوومە ژوورەوە حل لە خۆیە کابرا باژۆ تا زانی کوردم بەس لە شوێنی تر بووم لە پارێک تر بووم زانێتی ئینگلیزم دومە های لەبەرم هەساوەتەوە وەڵکەم و نازانم شانە بە ڕێژەیەکی زۆر بێتان بوو و نازانم چۆن باشە هاوڕێی بیانیشە هەیە جەنابەت ئەوانە چۆنی سەیری ئەم ڕێزەی ئێماکەن خۆچکە لە کۆتاییە ڕێزە ینی بە ڕێزێکی زیاد لە پێویستە چۆنی ئەوان سەیریەکەن تەقدیری و ڕێزاگرنیان بەداخەوە نەخێر زیاتر بەداخەوە تەقدیرەکەی ناگرن من خۆم یەکەم جا کە تێکەڵای ژیانی ئەوروپیانی ئێرە بووم بە گەورەم بانگمەکردن ڕێزی زیاد لە حەدم لێگرتن پێم وایە هەموو مرۆڤێک لە هەج پلە و لە هەج پایەیەک بێ هەج شادێکی بێ کە زیاد لە حەد ڕێزی لێگرت لە ناخی خۆیان گەورە بێت و هەوڵەیە بەسەر تا زاڵ بێت بۆ شەوازەیە لە یەکەم جار بەڵێ وابووم ئەموو ئەوانم سەقفن ئەو ڕۆشن بیرن ئەو دۆڵە من نازەم چی بەڵام ئەوانیش وەکو ئێمە وابوون وردە پەریان بە خۆیاندا و لە ڕێی فکری و نازانم دەستکاریکردنی ئاینی و کلتور و هەنێ کلتورێکە دکتۆر باسی پێم وایە ئێمە دەتوانین ئەوە ئەنجام بین هەتا خۆمان بە شتێ نەگەین خۆمان هەوڵ نین بە شتە بگەین بە پێژە پلە هیچ وڵاتێک و هیچ کلتورێک و هیچ هێزێک یارمەتیمان نادەن ئیتر کەناڵە حکوومەتە هەچیەکە باش دکتۆریستە قسەیە بکەی من تقریبا معاناتی ئەمەم هەیە چون منیش پرچم درێژە منیش ڕیشم هەیە لە کەیوە 50 ساڵە لە سەردەمی پێشمەرگەش بووی هەروە پێشمەرگە بووم وا بووم دوای چوومەتە کۆلێجی هونەرە جوانەکان هەرچی کلااسمێ وا بووە دوای ئەوە کە تەخەڕوجم کردووە هەرچی ئەکسەری زۆربەی تەراسازەکان ئەوەی من سەرکارمە لە دەرەوە بووم سەرکاری تەراسازی ئەوانیش پرچیان درێژ بوو و ڕیشیان هەبووە جا لەناو کۆمەلگای خۆمانە منیش تووشی معاناتی وا بوو حتى لەناو فامیلی خۆمە بەڵام ئەمە حکومەکە صحیح نییە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم ئەیش پرچی درێژ بووە هەرچی سەحابە پەلکەی تایرا بووە خۆی کێشەکە لەوایە لێرە بە جۆرێک ئەگەر کوردبی بە جۆرێک سیر نەکرد بڵێم هەرچی پیاوە ئاینەکان هەیە هەمویان وا بوو ماوەلانا جەلالدین ڕومی ئەیش پرچی تایرا هەرچی متەسەوفەکانێک پرچیان درێژ ڕاست بەڵام شتێکە ئێستا دنیاکە شتێکی ترە بەڵام منیش بۆ خۆم شتێکی ترم شەرت نییە من وەک تۆ وابم بۆچی وەک تۆ وابم ڕاست یا وەک فڵان بم ڕاستە جاروبار لە دیاردەکە لابین لاین بەڵام مەبەستمە قسەکانی تۆ مەبەستە ڕیکۆرد بێ لە بەردامەکەمە باو خانمە بیانیە وەرگرین ئێلی خان سڵاو لێبێ خۆشحاڵ بووم کە بەشدار بووی لە بەردامەکەمە وەکو خانمیشی بیانی هەڵبەتە لە ڕێی تیمی بەردامەکەمەوە باسیەوەمان کرد کە دیاردەکەمان باز دەچ دیاردێگەکەین قسەی من ئەوەیە بۆی کە من ئەزانم و تایتڵەکەشمان خوێنەوە کە ئیشی جەنابەت چییە بەس ئەمێ لە دەمی خۆت پرسم ئیشت چییە لە کوردستان و چیەکەی لە کوردستان سلااو
سڵاو، من ئێلی برێدێتم، مامۆستای قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتم لە قوتابخانەیەکی بەریتانی لە کوردستان. زۆر خۆشحاڵم کە لێرەم کارەکەشم زۆر خۆش دەوێت. باش ئێلی خان، ڕێزت لە کوردستان زیاتر لێگیرێ یا لە وڵاتی خۆت و ئەو ڕێزەی کە لە کوردستان لێتە گیرێ لە ڕێز زیاترە یان ئاساییە وەکو وڵاتەکەی خۆ دوایە بەس ڕاشکاو بە. خەڵکی ئێرە زۆر باش و مهرەبانن. هەر لە کاتی گەیشتنم بە فڕۆکەخانە تا ئێستا خەڵکی کوردستان یارمەتیان داوم. بەردەوام هاوکاری و بەخێراتنم دەکەن. لێرە چەند هاوڕێیەکم هەیە زۆر جار بانگشتی نان خواردنم دەکەن لە چێشتخانەکان و ناهێڵن من پارە بدەم. هەفتەیەکە لە قوتابخانە دایک و باوکی قوتابیەکانم دەبینم، ئەوان زۆر ڕێزم لێ دەگرن. من لە ئەمریکا لە دایک بوومە و لە پەنەما دەژیام. لەوێ کەسێکی ئاسایی بووم و جێگەی سەرنج نەبووم، بەڵام خەڵکی لێرە زۆر مهرەبانن و زۆریش ڕێزم لێ دەگرن. بۆیە ئێرە ماڵی منە، زۆر سپاسان دەکەم بۆ میواندارەکەتان. دەستخۆش زۆر سوپاس. هەڵبەتەوەی کە مەبەستم بوو بڵێ بە خۆشحاڵیەوە وتە کە لە وڵاتی خۆت ئەو سەرنجەت نەبوو، بەڵام لە کوردستان ئەو سەرنجەت هەیە بەتە بە دیوێکە خۆشحاڵین و ئێمە وەکو میلەتێکی میواندۆز وەکو دکتۆر باسی کرد بەشێکە لە کللتوری ئێمە، بەڵام ئێمە باز لەو دیاردەیەکەین کە نابێ زیاد لە پێ ینی زیاد لەوە بێت کە هەیە. دووبارە سوپاس، ئازێتی کێشا و هیوادارم بە خزمەتی گەورە لە کوردستان بی. ئێمەش سوپاسی جەناب دەکەین دکتۆر. ئەوەی کە واقعە بەشێکی زۆر لەم بیانیانە، یعنی ئێمە لەگەڵ بەشێک لە نوێنەرەکانی کۆنسوڵخانەکان لە هەولێر و سلەیمانی قسەمان کردو، مەسەن ئەو کۆنسوڵخانانی کە لە هەولێرن قسەمان کردو، لەگەڵ هەندێک جار لەگەڵ بیانەکانان قسەمان کردو، یانیڵێ هەندێک جار پێکەنینمانە ببوورەکەواڵێم، یانیڵێ هەندێک جار پێکەنینمان بە عەقڵی و خەڵکانەیە کە هەستەکەین زیاد لە پێویست بەشان و باڵمانە هەڵێن. ینی جەنابەت وەکو ڕۆمان نووسێک وەکو کەسایەتێکی دیار لە کوردستانە، قسەی تۆ چییە بۆ خەڵک؟ ینی ئەتوانم بڵێم ئامۆژگاری تۆ چییە بۆ خەڵک، ینی بۆ کورد؟ ئایا کورد ئەوەندە ئاز نزمین لە ڕووی تاکەوە؟ ینی ئەم هەموو کەسایەتیان ئەم ماڵی جەنابەت پڕە لە کەسایەتی واکە بەڕاستی هەندێک جار کە سەیریانەکەیت، مەسەلەن سەیری وێنەیەکی مەحویەکەی سەیری ئەم کەسایەتیانەگەن لە بواری هەم پێشمەرگە سەربازی چوزانم ڕۆمان نووس مێژ و نووس پیکە، ینی ئەمانە خەڵکمان هەیە، ئەوەنە خەڵکی دیار و باش و گەورەمان هەیە. ئەی بۆچی وایە؟ یعنی ئەی بۆچی میلەتی ئێمە خۆمان فێر نەبۆ شانازی بە خۆمانەوە بکە؟ ینی من قسەکەم ئەوەیە بەڕاستی سەیرەکەی ئێستا وای لاتوە گەنجێک ئەوەندەی لە ڕێی سۆشیال میدیا ئەوەندەی ئەلبێرت کامۆ ناسێ، جەنابن ناناسێ، فڵان ناناسێ، فیسار ناناسێ. بۆ من لەگەڵ دەمارگرژیانیم هەر بابەتێک بێ باش، لەگەڵ واقعەتی حیاتم باش. واقعەتی حیات بەداخەوە ئێمە وەکو سەرەتا وەکو چۆن قوتابیەک لە سەرەتاوە پەروەردەی دەکەن بە مەنهاجێت لە ناو ئێمەی کوردانیە کە مەنهاجێتی ئەوەمان بێ ئێمە باش فکر لە خۆمان بکەین لە خەڵکیش بەراورد بکەین کە بە ئەندازەی خۆی ڕێزی لێ بکری. لە حد من لە بیرمە هەفتاکان بوو لە ئەڵمانیا بوو، کوڕێکی کوردم لەگەڵا بوو، کابرایەکی ئەڵمانی بوو، ئاشنا بووین زۆر بێعەقڵە. وتم کوڕی باش پێی بڵێ ئەمە ئەگەر لە وڵاتی ئەم پیاوە بەخار تەرجمەی کرد بۆی من ئەڵمانی نازانم، پێی بڵێ ئەگەر تۆ لە وڵاتی ئەمابی جووتت پێەکەین تۆ هێوە نیت، بەڵام شتێکە تۆ لە ئەڵمانیت وەئیلا دەوڵەتێکی گەورە بەو سەقافەتەوە کە تۆ هەتا بەو زلزەلامێت ئێمە جوود بە ئەمسالی تۆکەین. لەحظەیەکی جا ئێمە قابلی ئەوە هەین کەوا بتوانین منهەجێت پیادە بکەین، هەر نەبێ ئەگەر منهەجێتە دابنرێ. مەسەلە ئەوەیە پلان و منهەجێت لە نێو ئێمان نییە بۆ ئەم جۆرە باسانە، بۆ ئەم جۆرە مەسائلانە کە نیشانەی ژیانێکی سەردەمانەیە
من با گومڕا نەبم هەر کابراایەکی ئەجنەبی بێ من بەوا بزانم ئەمە شتە ڤیدیۆ نابینی نیوەی تۆ سەقافەتی نییە نەجارێکی ئەڵمانی هەر نەجارە نازانێ حدودی وڵاتەکەی لەکوێیە کێ دراوزەیەتی ئاسنگەرێکی ئەڵمانی ئاسنگەرێکی زۆر باشە بەڵام هەر ئاسنگەرە ئێمە وەکو خۆمان بە ئەنسیکلۆپیدیایەکی کاملە زانین دەڕۆینەوە هەمووی شتێکە زانی بەڵام شتێکی بە درستی نازانی ئەمە گرفتی ئێمەیە کەواتە ئێمە اختصاص قەزمەوەی اختصاص ئەبێ محدود بکرێت لە وڵاتی ئێمە زۆر کەس تەشخیص بکرێ بۆ ئەمانە کە فەرهەنگی تازەی حیات بۆ میلەتەکەمان ئەمە ئیشی دەوڵەتە ئیشی حیزبەکانە ئیشی دەسەڵاتە ئەمانە لە بەرنامەیان نییە ئەسڵەن لە بەرنامەیانە نییە ئەبەدەن فکریان لەمە نەکردوتەوە و زۆریش ماوە فکری لێ بکەنەوە زۆر جدی ترێ 15 ساڵ لەمەوبەر من هاوارکرد لێگەڵێ کاکە با ئێمە شەقامە لە شەقامەکانی هەولێر سەرخات بکەین بۆ ئەوی ببینە خاوەنی حاڵەتێکی شارسازی خۆمانی کوردی کەس بە گوێمی نەکرد ئێستا فەرمودەی لە هەولێرا چی لە ناحی تەراسازیوە چی کوردیە فەرقی جێ لەگەڵ شارێکی تورکیا سێری مەتارەکەمان کە فرودگاکەمان هیچ فەرقێکی نییە لەگەڵ مەتارێکی تورکیا دیاردەیەکی کوردیتیان نابینی ئەمانە گرفتە دکتۆر بۆ من هەمیشاڵم ینی ئەندێ جار ئەم بابەتانە باسەکەین لەگەڵ دکتۆرجیان لەگەڵ تیمی بەرنامەکەما کە مناقەشەیەکەین یەکسەر هەندێک جار بەشێک لە برادران ئەڵێن کاکەمە بابەتێکی بچووکە بەڵام کەیتە ناو بابەتەکەەوە سیرەکەی چەند بۆعدێکی قۆڵی هەیە دەستخۆش ینی بەدڵی حەقیقەت قساکە ئەم هەموو شار سازیە لە ناو شارەکانمان نەکراوە ئێمە ئەم شارانەی کە کراوە ئەمە شار ئینگلیزیە ئەڵمانیە ئەمریکیە نازانم چییە شتێکی بچووکیان دانەناوە هەموو استیفادەیان لەم خەڵکە کردووە زەویان بە فلسێ دراوە تێ بە ملیۆنەها استیفادەیان کرد باشە من بۆ نایکەمە شەرتێک دەوڵەت دەسەڵات گوێ بگرە لەم مەسئلە بۆ نایکەمە مەرجێک کە تۆ شارێک دروستەکەی ئابێ کارێک بکەی وەکو دیاردەیەکی کەڵتوری هونەری پەیکەرێ هی شوعرامان هی ئودەبامان هی ناو وڵاتەکەمان تۆ مولزەمی ئەمە بکەی لەو شارە فەرمودەی بڵە سەر تا سەری کوردستان لەناو ئەم شارانە بگەڕێ بزانە یەک شتە بینی باشە نەچوە بچێوەکو پێشنیارێکی جەنابەت بەلایانی پەیوەندیدار وەڵا بەڕاستیەوە ئەوە فکرێ کێ گوێ لە ئێمەمانانەگرێ کێ گوێ ئەگرێ لە حەزەکەی من لەیراوە لەم تەلەڤیزیۆنەوە قسەیان لەگەڵاکەم هەر کێ وازانێ مەبەستم ئەوە با گوێم لێ بگرێ بزانە باشە بەشێکی لە مەسلحەتی میلەتەکەم باش دکتۆر بەشێکی ئەم دیاردەیە ینی هەواڵ بەشێکی جوانی ینی دیوێکی تری دەرخست ینی بەشێکی ئەم دیاردەی کە ئێمە ئەم خەڵکانە بە مهمترە زانین لە خۆمان ئەوە نییە ئەمە گوندی ئینگلیزی و گوندی ئەڵمانی و گوندی بەریتانی و گوندی لوبنە ینی ئەمە هۆکار نییە چکە ئەم سەرمایهدارانە بە ئەنقەست ئەم ناوانە ئەنێن لەم گوندانە ئەگەر ناوی بنێ گوندی شارە زوور لەو بڕوایم نێکڕێ ئەگەر ناوی بنێ گوندی دەربەنی خان لەو بڕواایە نیم خەڵک بیکڕێ ینی ئەمە دووبارە تازیمکردنی ئەم شتە نییە بۆ ڕۆی بۆ ئەو بڕۆ سیر ئەمە کە بزانە چۆنیانێ عقلی ئەم خەڵکە بەرەو هەڵدێرگا ببن ئەم هەموو ناوە پرۆپوچە کە ناویان ناوە باشە تۆ مولزەمی تۆ دەوڵەتی تۆ دەسەڵاتی بۆ نایکێتە شەرتەیە بۆ نایکەتە شەرتێ دیاردەیەکی جوانی وڵاتەکەت بێ مرتەبیت بێ لەگەڵ کەڵتورتا لەگەڵ مێژووت زۆر ئاسانی ئەدەبتا لەگەڵ هیچ ئەمانە نیە بۆی ئەم جیاکاری کە خەڵکی خۆمانەکەن ئیساکە بەشێکی زۆری خەتای ئەو بزنزمان و بەرپرسانەیە کە ئەو خان و سیتیانە دروست ئەکەن ناو شکل و کللتور و دیزایانی ماڵەکەش ئەو سیتیانە و شارانە لە هی ئەو شارە ئەچێ کە ناویان ناوە مەسەلەن شاری لوبنانی شاری ئیتاڵی ئەوانە خەڵکی خۆیان ڕاکێشن بۆیە خەڵکی خۆشمان خەڵکی یاسایی کاک دکتۆر مامۆستا ناقی نییە کە ئەجنەبیەکە بینێ زیاتر ڕێزی لێگرێ چونکە گەورەکەی کە بە حساب گەورەیەتی دەوڵەمەندەکەی با بڵێ مەسوولەکەی
کارێکی کردووە کە ئەوان ڕاکێشێت وێنەیەکی دروست بەڵە مامۆستا دیزاینەکانیشان ڕەبتی نە بە ئەڵمانیەوە نە بە ئەمریکیەوە هەیە نە بە فەڕەنسیەوە هەیە نە بە هیچۆ نییە دیزاینێکی زۆر سادە و ئەمە خەڵکی ئاسایش ئیشی منە اختصاصی منە ئەمە خەڵەتاندنە ئەمە کڵاونانە سەری خەڵکە ئەمە پارە ڕاکێشانە لە ئەشخاصێکی بەدبەخت و بێچارە. باش دکتۆر تۆڵێکی من پێم وایە ئەوە گزارش لە قەیرانی شوناس دەکات یعنی با ئەمە کەمێک واقعی بین ئێمە چمان هەیە تەواو لەگەڵەوە دام ئەوەی مامۆستا خەسرە گوتی کە تۆ شوناس پێویستە ئایدنتیتی ناسنامە پێویستە بینا بکرێت و ئەوەش پرۆژەیەکی شخصی و فەردی نیە باسی ئەوەمان کرد کە ئەوە پرۆژەی حکوومەتە دەوڵەت و دەستگاکانێتی دەبێت بکات باشە تۆ لە بەرامبەر ئەوەی کە بە باڵای دەزانی لە ناو ملەتەکانی دیکە بەدیری ئەوە ئی خۆت چی کوردستانیت هەیە لە میعمارە ئەگەر کە باسی میعمار کرا لە کولتورە چت هەیە لە بەرامبەر ئەوەدا کە دەبی بیکەی با لە بابەتەکە دوور نەکەوینەوە کو لە ڕووی زانستەکەی جەنابتەوە هاوڕای لەسەرەوەی کە ئەم هۆکارانەیە ینی ئەم شتە ئەوەندە ئاسان نیە ئێستا وەکو تیمێک ڤیددیوەکمان دروست کرد لەگەڵ کاگەڤاڵە یعنی تۆزێک سەدحی سەیرمان کرد بەڵام کە ئاوا قوڵە بیتەوە و پیاوێکی ئاوا شارەزا و قوڵ ئەچێتە ناو دیاردەکەەوە هەستەکەی ئەمە یعنی ئەمە باگراوندێکی قوڵی هەیە ئەمە بەداخەوە هەستەکەی کە ئیشی بۆ کراوە کە بچوو کرینەوە و گەورە کرێن بەداخەوە جاوا عرضت دەکەم ئەوە ڕەگوڕیشەی لە قەیرانێکی گەورەی کولتوریدایە لە ناسنامەی کولتوریدایە لە ناسنامەی نەتەوەییدایە دەبێت پرسیاری ئەوەی بکەین لە بەرامبەر چونکە بۆچی ئەوە ڕوودەدات بۆچی ئەوە ڕوودەدات ڕوودانی ئەوەی کە تۆ خۆت بەکەم دەزانی لە بەرامبەر ئەوانی تیکەدا لەوەدا کە تۆ چت هەیە چ دەتوانی پێشکەش بکەیت لە بەدیلی ئەو هەموو باشە پێ دوایە کورتی چی نییە پێشکەشی کات یا شانی نەیرا و بەرجەستەی نەکردو پرسیار لەسەرەوە نیە کە چی هەیە دەبێت پرسیار لەوە بکرێت کورد لانی کەم لەو 30 ساڵێک کە حکومڕانی خۆی بووە چی بینات ناوە دەگەڕێمەوە سەر مەسلەی شوناس بنیادنان کۆمەڵگە بنیادنان تۆ کە نەتوانی وە کۆمەڵگا و شوناس و کولتوری خۆت بینابنەی بۆیە لاواز دەبی کە لاواز دەبی لە بەرامبەر هەر هجوومێک و هەر هێرشێک لە دەرەوەدا هێرش بە معنە سەربازەکەی ناڵێم بەوەی کە ئەو تخمە کولتوریانی کە لە دەرەوە ڕادێن بە ئاسانی بەسەر تۆدا زاڵ دەبن و لەبەرەوەی تۆ ئەندامەکان فەرزە بێ بەسەرتا یەک خاڵی دیکە ڕوونکەمەوە یعنی ئەوەی کە دەڵێم کولتوری کۆمەڵگا دەبی بتوانیت تەغزیە خۆراک بدا بە ئەندامەکانی کە ئەو لە حاڵەتی خۆ بەکەم زانی دەرچێت دوو حاڵەتی شانازی پێ ببەخشێت ئێمە چمان درست کردووە بۆی ئەوەندە شانازی پێ بکەین بتوانین تەفزیلی بکەین بە باشتری بزانین لە بەرهەمێکی دیکەی خارجی ئەوە تەنانەت بۆ بەرهەمی چی بە ئەرچی میدیاڵی چی کردووە میدیا بۆم شتە تا ئێستا ینی تێبەپی ئەو حکومڕانی کە هەمومان تێبینیمانەیە لەسەری لە ڕابردووە بەڵام میدیاش مەسەلەنەوە تا دکتۆر ڕەخنەی لە شەریحەکەی خۆی گریانی ئەڵێ ئودەبا هەیە ینی نووسەر هەیە ڕۆمان نووس هەیە ساڵی کتێبێک ناخوێنێتەوە ئۆکەی سیاسەتی شەمومان تێبینیمان لەسەری هەیە و گلی و ڕەخنەی گەورەمانەیە لەسەری بەڵام میدیاش ئێستا ئەتوانم بڵێم دیوێکی تری کۆمەڵگەیە کە ئەتوانێ ڕەنگە بتوانێت بەداخەوە خۆی لە ڕاستیە 100% دەتوانێت ینی بۆ چوونێکەیە کە ئێستا میدیا دەسەڵاتی چوارەم نییە ینی نزیکە لە دەسەڵاتی سێم و دووەمیش بەڕاستی بەڵام ئایا میدیای کوردی وای کردووە کە ئەم ڕێرەوە ڕۆشن کاتەوە بۆمان کە بڵین ئێمەش شتین ینی ئێمەش ئەمەین یان بەداخەوە ئەویش بەشێکە لەوەی کە ئەوەندەی تر خۆمانی پێ بچوو بینەوە تو زانی میدیایمە بەشێکی زۆری میدیایکی سیاسیە و دێت تەفسیر و تەحلیل و لێکدانەوەی سیاسی دەکات و بەشێکیشی ئاراستەکرا ینی میدیای ئاراستەکراوە دەبێ بزانین ینی پشتگیری لە شتێک دەکات ئەمە ئەوەی کە مامۆستا خەسرەویش باسی کرد ئەوە نەوعێک لە دەستپێشخەویەکی ڕادیکالانەی دەوێت کە تو بێ چۆن ئەو شانازیە بۆ خۆت دروستکەی و پەرە بەو ئەوانەی خۆین لەناو قەوزدا دەیڵێم هەموو ئەو شتانی کە خۆین
ئەوەندەی پێش بخەی کە بتانی منافەسەی شتە خارجەکانی پێ بکەین لەو تۆ تا پێ دوایە ئێمە ئەتوانین ئەوە بکەین و نەکراوە بە دڵنیاییەوە ئەمە فرسەتی زۆرمان لە دەستداوە لەو ڕۆوە یعنی ئەوەندەی ئەمە خەریکی کۆپیکردنی بەرهەمی دەرەوە بووین نەمانتوانیوە هەندێک لەو شتانی کە لە ڕابردوودا هەمان بووە دەستخۆش پەرەی پێ بدەین دەستخۆش هەواڵویستە قسە بکەین وا خەریکە یەک کاتژمێر قساکەین ینی سەریان ڕووی بەزویستە قسە بکەین بیرم نەما خەیاڵم لە قسەکانی باش دکتۆر تەنها ئەمە نییە ئەلعان تۆ بڵە ناو ئەم شارە یا سلێمانیش باش سێری ئەو قەتعانە بکە ئەو ناوانەی کە هەیە باش ئەو ناوانەیش بە کەم مەزانە بەشێکە لەم مەوزوعی جەنابەت و ئەم برادرە لەحظەیەکەی ئەم ناوانە کە دانراوە هی فروشگای چێشخانەیە و ڕستۆرانە و ئۆکەی و سیکەی و خۆ من ناڵم ئیلا ئابێ هەمووی کوردی بێ ڕاست بەڵام ناکرێ هەمووشی ئەوە بێ تۆ زمانێکت هەیە پێڵەن کوردی ئێمە لە ئێستاوە مناڵەکانمان فێری ئەم مەسائلانە بکەین ئەنجامی ئەمە وەزیفەی ئەمە چییە؟ هەرچی سەدی نەوەدی ئەو قەتعانەی کە لەسەر دوکانەکان و فروشگاکان و نازام چی هەمووی غەڵەتە هەتا لە کوردیا غەڵەتە جێگەی مەحموود بۆ ئاسنگەری نەسەن ئەمە عەرەبیە کردێتە کوردی تۆ ئەکادیمی کوردی هەیە بڕە لێ بپرسە بزانێت چیت پێڵێ کەسێک سوالێ لەمانە کەسێک سوالێ لە باشە نابێت بە پێی ستاندارد ئێمە لە ماوەی ڕابردووە کابرایەکی دوکاندار ئەمە بینێ ساحب چۆنی باش ڕاستە لە چەند پێما بوو پار بوو بەرنامەیەکمان تۆمار کرد لەسەر مۆزوعی ناو بەداخەوە داتایەکمان وەرگرت لە پایتەختی کوردستان کە ئەم شاری هەولێرەیە لە سا 20 شتێکی ناوەکان ناوی کوردین لە سا 30 عەرەبیە لە سا 40 بیانیە ئەڵێ ناوی چی ئەڵێ ڕۆزیبا ئەڵێ ڕۆزیبا چی ئەڵێ گوڵێکە لە ئوسترالیا ینی ئەمەش بەشێک نییە لەم دیاردێ ئەمەش بەشێک نییە لەوەی کە دایک و باوکی کوردانوێ مناڵەکانیان ئینگلیزی و ئەڵمانی ئەو بێت و نانێ نالی و مەحوی و سالم و خەسرە و جاف و چێوچێ بێ ئەمە بەشێک لە گرفتەکانمان من شعور بە نیشتمان و کەڵتور و مێژوو ڕابردووی ئەم میلەتە ئەمانە ئەبێ لە سەرەتاوە بە شێوەیەکی دروست نەک بە شێوەیەکی دەمارگرژی ئەلعان ئەو دەمارگرژیە بڕە کەسە بینی لە فەیسبوک و مەیسبوک و ئەمانە لە جنێ و دیاسە نازانێ حتا دیفاع لە میلەتەکەی بکە جنێوەدا کاکە فەیسبوک دیاردەیەکی حەزاری میلەتانە بۆ میلەتان بۆتە خێر و بەرەکەت بۆتە خێر و بەرەکەت بۆ ئێمە بۆتە نەکبەت و بەدبەختی بۆتە جێگەی جنێودان و بابە جنێو شەدەی بە کوردی کەیدەی بەخەڵەت بۆی دەی بەخەڵەت دەیدوسێ حتا جنێوەکە هەر جنێودا بەخەڵەت ئەو جنێوە نووسێ تو حتاوەندە نەخۆندەواری کوردیەکە باش نازانی ڕاستەکەی ئەو نمونونەکە شێنە مەسەن بۆ نووسێ من بەداخەوە لەسەر بەرنامەی ڕابردووم جنەی چاکم بۆ تۆ لە کۆمنتەکانە ینی ئەژنووسێ سەگباب نان و گێکە نانووسێن ئەنووسێ سەگباب ینی جنێوەکەش بە تەندروستی نایرێ گردنی ئازادێ دوا قسەم بۆ بکە هەواڵجان 1 ساعتە قسە من ئەوەی خەمیلی ئەخۆم بەردەوام خەمیلی ئەخۆم بێگومان باوەڕم بە حدود و وڵات و هەنێ مۆزوع نییە چکە باوەڕم بە جیهانی بوون هەیە جیهانی بوونی هەموو بەشێرە پێم باشە تۆ بچی کوبا ببینی ئەرزی منە و حاصل پاسپۆرتمانە بەس هەچ گروپێک لە هەچ وڵاتێک بن پێم باشە خۆیان هەوڵ بنە ناو خۆیانە بە پێی ئەو کولتور و ئەو مێژوەی کە هەیەە پەرە بە خۆیان و بە ڕۆشنبیرکردنی خۆیان بدەن وەک مامۆسا فەرمووی خوێندنەوە و بێگومان ئەزمون و بینینیش لە خوێندنەوە زیاتر ڕەنگە قازانجی بۆ ئینسانە بێ بینین دنیا وەبزان پێغمبەری خۆیان فەرمە لێ مەپرسە چەندە خوێنێتەوە و لێ بپرسە چەندە سەفەر کردەوە چەندە بینیوە پێم وایە ئەو بینینەش دەورێکی زۆری هەیە هاوتا لەگەڵ خوێندنەوەی کتێب دەستان خۆش بێ بۆم بەرنامە جوانەیە قوربانێ دکتۆر دوا قسەم بۆ بکە 1 دەقەمانێ دەڵێم شانازی ملت دەبێت دروست بکرێت هەنی شتێک نییە کە لە ناو خۆت دابیت یان تۆ
مێژوویەکی زۆر دەوڵەمەندت هەیە لە مێژوودا ئەکتەری چالاک بووی و بەرهەمهێنەر بووی و بەرهەمدەر بووی تا میلەتانی دیکەش حسابێکی تایبەترت لە بۆ بکەن یانیش ئەوەتە کەتە دەبێت درستیکەی ئەوە پێ دوایە بۆ بکە بە دواقسە پێ دوایە بەم ڕێزوی احترام و مجاملێ زیاد لە پێویستی کە ئەکرێ بۆ بیانەکان لە وڵاتە من پێم وایە بەمە پێ دوایە گەورابین و مهمە بیت بە هیچ شێوەیەک ئەوە ڕێک لە پێچوانەی ئەوەیە کە ئێمە دەڵێ دەسەکانە خۆش دکتۆر دوا قسەم بۆ بکە بڵێ دوا قسەم بۆ بکە وەڵام من ئومێدوارم کە دەوڵەت و دەسەڵات و حیزبەکان و حتا تاکی کەس بەر پلانی هەبێ پلان ئێمە بەداخەوە میلەتێکی پلانمان نییە حتا وەزارەتەکان پلانی 1 ساڵە و 2 ساڵە و 3 ساڵی نییە بڕۆ لە وڵاتانی تر پلانی 50 ساڵیان هەیە 20 ساڵیان هەیە 10 ساڵیان 5 ساڵیان هەیە ئێکاکە ئێمە ئەبێ پلانمان بیە پلانێ قەیناکە پلان بەبەستەوەی ئەمانەیە ببین چی بین ئەبێ بەرنامەدانێ خۆ هەر وەزارەت اختصاصی خۆی اختصاصی خۆی مختصی الحەمدلله زۆرتیایە مۆزەفی زۆرتیایە دەتوانن پلاندانن دەتوانن پلانی 2 ساڵە 5 ساڵە 10 ساڵە دەدانن تاکی کەس خۆی ملزەمە پلانیە بێ ئەگەر ئەم میلەتە فێری پلاندانان بوو وەک ژیان وەک زندگی وەک مامەڵە وەک تەعامل لەگەڵ خەڵقا لەگەڵ بەشەرا لەگەڵ ئینسانە لەگەڵ بیانیە لەگەڵ وڵاتی خۆمانە ئەو وەختی ئێمە توانین لە هەنگاوێکۆ بچنە هەنگاوێکی تر ئێستا ئەوە 30 ساڵە دەوڵەتداریەکەین بەداخەوە هیچ پلانێک نەبوو ئامان گرفتێکی نەتەوایەتیە دەستخۆش دەسەکانی خۆش بێ دووبارەی ئەوە کەمەوە هەموو دیاردەیە کە دەستی پێەکەین هەندێک جارن دێ برادر پیان وایە دیاردەیەکی بچووکە بەڵام سەیرەکە ئەو دیاردەی کە ئەیبینین ڕۆژانە بۆچی خۆمان لە چاو بیانیەکە بەکەمترە زانین ئەو گفتوگۆ قۆڵەی بوو بە ئەنجام و ئەگەر ماوەی بەرنامەکە تاو نەبووە چەند سەعاتێکی تریش بەردەوامە بین من لێرەوە دووبارەی ئەوە کەمەوە کە بەشێک لە هاوڕێکانم بەشێک لە خەڵک پێی وایە کە ئەم دیاردە کۆمەڵایەتیانی کە باسیەکەین گرنگ نییە بەڵام هەمیشە ئەم شتە دووبارەکەمەوە ڕەنگە لە چەند ساڵی ئایندا گرفتی سیاسی لە کوردستانە چارەسەر بێت یا بگاتە شوێنێک کە قەنەعەتمان پێی بێ بەڕاستی بەڵام ئەی چی لە ژێرخانی کولتوری و ژێرخانی ڕۆشنبیری و ژێرخانی پوچەڵی باگراوندی فکری تاگەکەی لە کوردستانە هەتا خۆمان پڕ نەکەین هەتا بە پلانەوە نەژین بڕوان پێ بکە ببین بە دەوڵەتیش دەوڵەتێکی کورچ و کاڵمان لێ دەرەچێت هیوادارم شتێکمان کردبێ کاتیش خۆش